الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وسلم. سرتا دەستخۆشیتان لیەکەم بۆ ئەم چاو پێکەوتنە خوای گەورە موفقتان کاو واتان لێ بکە کاری جوان لەم دەڤەری گەرمانە پێشەش بن. وەڵای من وەکو شخصی خۆم چۆن بایعەکە ناخۆم لەبەرەوەی من کوڕی پیاوێکم الحەمدولله بە حەماڵی و بە کریەکاری گەورەی کردووم. قەت ساڵی نەوەتەکانمان لەبیر ناچی کە نەداری و نەبوونی بوو. ئەو بایعە وەرەگرین الحەمدولله بە فەزڵی خوای گەورە بەڵێ ئەیخۆین و زۆریش باشە و الحەمدولله. باشە بۆ بەشێک لە هاوڵاتیان ئەیفرۆشن. وەڵی بەڕاستی ئەگەر قسەی لەواشی قسە بکەم لەواشی خەڵک بە نەوعێکی تر لە من حاڵی بێ بەڕاستی خەڵک یعنی نزبێکی خەڵک بغرا بووە. بەڕاستی خەڵک نەوەتەکانی لەبیرش ئەو نەداری و نەبوونی و بەدبەختەی کە بەسەرمانە هات ڕامان کرد ئەو خەڵک ئەو شتەی لەبیرش و کە نەدار بوو نەبوو و خۆرمایە خواروە چاویوە شەکەری دەست ناکەوت ئاردی وە زۆر دەسەکەوت شەکەری وە زۆر دەسەکەوت برنجی وە زۆر دەسەکەوت خەڵک ئەو ڕۆژەی لەبیر چوو وەیە نایخەوە هۆکارەکەی ئەمەسانی ئێمە ئەگەر ئەو نەبوونی و نەداری نەوەتەکانمان لەبیر نەشێ بە حیاتی ئەو برنجە وا ناکەین بژین نایخۆین. هیوادارم خەڵک ئەو بایعە بیخوا ئەوە نیعمەتێکە و خوای گەورە بە ئێمەی داوە هۆکارەکەی ئەوەسانی. باشە چیز و ئەم گرانیەمان لەبیر چوو. وەڵی وەکاری ئەوەسانێ دووری لەخوای پەروەردگار و ئەمە خاڵی یەکەم و ئێمە ئەبێ شکری خوا بکەین کە نەوەتەکان وەزعێتر بوو ئێستا وەزعێترە الحەمدولله ئەمە فەزڵ و منەتی خوایە بەسەر ئێمەوە حەقی خۆیەسی شکری خوا بکەین بۆ ئەم نیعمەتە بۆ ئەم ئەمانە. ئیسا ئەمە لێرەوە هاتم بڕواتان بێ لەگەڵ چەند برایەکە قسەم کردوتم بەڵڵاهی بەرگەی برسێتی یەگرین بەرگەی تێس ناکەین. خوا فەرمی الذي أطعمه من جوع وآمنه من خوف. بەرگەی برسێتی ئەگرین بەڵام بەرگەی ترس ناکەین. یعنی حەقە خەڵک مسلمانان ئیمانداران ئێمە وەکو ملەتی کورد یعنی تەنگانەمان لەبیر نەچێ ئەو نەداری و نەبوونیەمان لەبیر نەچێ بۆ لەبیرمان بچێ بغرا بین ڕابردووی خۆمانمان لەبیر بچێ. باشە خەڵک هەیە ئێستا کە تۆ بیناسی نان نەبێ بیخوا. بالفعل خەڵک هەیە وەزعی گەنە هەیە وەزعی باش نییە هەیە کری خانی پێ نادرێ هەیە مەسەلەن بۆی ئەم بارودۆخەوە ناتوانێت وەکو خەڵک شت بۆ مناڵەکانی بسێنێ مناڵەکانی باش خزمەت بکە هەیە زۆریش هەیە. بەتایبەت ئێستا کە کاتی قوتابخانەیە. بەڵێ ئێستاش کە کاتی قوتابخانەی بەڵێ هەیە توانای ئەوەی نییە جلوبەرگ بسێنێ بۆ مناڵەکەی ئیمکاناتی نییە چونکە بە زۆریشی دەسەکەوێ هەیە بۆ الحەمدولله خەڵکیش هەیە یارمەتی خەڵکەدا ئەوەش هەیە الحەمدولله سپاس بۆ خوای گەورە وەش یەکەوە خەڵکێکی یارمەتی خەڵکەدا و هاوکاری خەڵکەکە الحەمدولله سپاس بۆ خوای گەورە.